گفتوگۆکردنە لە بەرەو پێشبردننی سامانی ئاژەڵ واگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو هەر لە گوندەکانەوە گرنگێکی زۆر بە سامانی ئاژەڵ درراوە و توانیوانە بە شێوەیەکی باش هەم لە بەروبوو مەسپیەکانی هەم لە بەرهەمی گۆشتیش بتوانین هەم بۆ ناوخۆش بەدکاری بێنین و کەم و کوڕیمان نەبێت و توانین لە ڕێگەی و کەسانەی کە ئاژەڵیش بەخێوەکەن سوودمەند بن لەوەی کە ئەو ئاژەڵانە ساڵانە بازرگانی پێ بکەن یاخود ڕێژەکانیان زیاد بکەن لە ئێستا بزانین بەرەو پێشبوون چوونەکان خۆی لە چیا بینێتەوە تا چەند پشتمان بە بەرهەمی ناوخۆی بەستووە تا چەند وازمان لەوێنەوە کە ئاژەڵ لە دەرەوە بێنینە ناو هەرێمی کوردستان بێگومان ئەمانە کۆمەڵی پرسیارن گفتوگۆی لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکشاڵاو جەمال وەکو بەڕێوەبەری کشتی کشتتوکاڵی سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە کاکشاڵا بەخێر بێ بەیانی باش کاکشاڵاو بەیانی باش بوو بە خەراتیت ینی بینەرانشتان باشی بەڕێزشتان باش زۆر سپاس با هەر لە ئێستەوە دەست پێ بکەین لە بارودۆخی بەرەو پێشبردننی سامانی ئاژەڵ لە ئاستێکی باشان یاخود کەم و کوڕیمان دەرە سامانی ئاژەڵ سێ بارەگرێتەوە لای ئێمە ئمە بەگشتی با بڵێن لە پەلەوەرە لە گۆشتی پەلەوەر دو مریشک سامانی ئاژەڵە بڵێم هێلکەی خواردن کە ڕۆژانە بەکاردێوانە دواوە گۆشتی سوور کە بەکاردێت و هەماسی کە بەکاردێنرێت بە بەردەوامی لایەن هاوڵاتیانەوە ئەتوانم بڵێم لە باری یەکەمە لە گۆشتی پەلەوەر کە زۆر بەکاردێت کە ساڵانە تاچێک بە پێستان دەرەزانستەکانی جیهان پێویستی بە 24 کیلۆ هەیە لە ساڵەکە 23 کیلۆ 900 گرام باڵێن تا 24 کیلۆ ئەتوانم بڵێم ئەمە بۆ پەلەوەر بەڵە بۆ پەلەوەر ینی کەسێکە بێت لە 24 کیلۆ زیاتر نەخوات ئەوە شتێکی ستاندەری جیهانیە واتە لە مانجێکە 2 کیلۆ بەرەکەوە ئەمە لە پارێزگای سلێمانی وەکو پارێزگای سلێمانێگە قسە لەسەر بکەین ئێمە زیات لە 800 پرۆژەمان هەیە کە مۆڵەتدارە هەنە پرۆژەشمان هەیە بەداخەوە کە تا ئێستا مۆڵەتیان وەرنەگرتەوە بەسکارەکەن ئەوانە بە تەجاوز دروستکراون ئەوانش دیسانەوە بەرهەمیان هەیە کاوەستا لەگەڵەوەیان لە چارچێوەی ئەو ڕێنمایەیە کە تازە دەریەکەین واروها لە هەندێک هەوری شابووین ئەوانە کە خسومان ناو چارچێوەی یاساوە بە نیسبەتی هەموو هەرێمی کوردستان کە زیاد لە 1600 پرۆژە هەیە لەو 1600 نیوەی لە پارێزگای سلێمانیە بۆیە ئەتوانم بڵێم ساڵانە هەرێمی کوردستان پێویستی بە 140,000 تۆن گۆشتەیە بەڵام ئێمە ژماری پرۆژەکانمان ژماری بەرهەمەکانمان زیاد لە 200,000 تەنە ئەمە وای کردووە ئەتوانم بڵێم ئێستا بەڵێ گەشتومێتە خۆبژێوی و زیادیشمان هەیە کە ئێستا خۆشبەختانە لەوەی ببینن هەڕوا بە شارەکانی ناوڕاست و خواری عراق باش کاتە ئەو 24 کیلۆی کارتاکێک لە ساڵەکە پێویستی پێێتی لە خواردنی گۆشتی پەلەوەر و بەکارهێنانیە لە سنووری پارێزگای سلێمانی ئەو بەشە یاخود بەشی بژێوی ژیانی خەڵکەکان شاری سلێمانی یاخودنا بەڵام هەر لەسەر ئەو ڕاستێشەکە ئێمە زیاد لە ساڵێک 2 ساڵی ژەبێ ئێمە گۆشتی پەلەوەر ئیسراد ناکەین واتە لە دەرەوە هاوردە ناکرێت کاتێککە لیژنەیەکی باڵامان هەیە لەسەر راستی پارێزگا کۆبینەوە بۆ پێداویستەکانی خەڵک بۆی بزانین هەر شتێک بۆ هەموو بەرهەمێکی کشت و کاڵیتە سەوزە و میوە و بەروبوو ماژەڵەکانیش ئەوانە بە هەموو شێوەیەک ئێمە لەوێ سفرە نووسین واتە داوای ناکەین کە لە دەرەوە بێت ماوێتی ئەم کەرتە تۆزە ڕێخستنەوەیکی ماوە بە نیسبەت هێلکەوە کە بەشی دووەمێتی ئەوانە هێلکەی خواردن تەبێ خەڵک ڕۆژانە بە پێستان دەرەجیانەکان 12 تا 15 هێلکە لە مانجێک ئاخورێ ئەمە وای کردووە ژمارەیەکی زۆرەکە بە مەلایینەکە واتە لە پارێزگای سلێمانی بۆ نمونە ئەگەر دوا دابنی 2 ملیۆن کەسە پارێزگای سلێمانی ئەگەر بێت و زەربێ ئەو ژمارەیەکی ئەوە نەمان پێویستە کە هێلکە بخورێ بەڵام بەداخەوە لە دۆ داخستنی ئەو پرۆژە گەورەی کەنەکەوە کە لە بیدایەتی سلێمانیا بەڵێ لە دو ئەوە پرۆژەی هێلکە لێرە دروست نەکرا خۆشبەختانە توانم بڵێم لەم کابینەیە ئەم کابینینەوە کە تازەیە ئێمە 8 پرۆژەی هێلکەمان ئێستا لەژێر دروستکردنایە دانەیەکیش گەشتۆتە بەرهەم کە لە ناوچەی خەلەکانە ئەوانی تر ئەگە بێت و بکەوێتە بەرهەم کە ساڵی ناخانە حەوت مانگ هەژ مانجیکە زۆربیان تەواو بن پارێزگای سلێمانی پێویستی بە ئیسرادی هێلکەش نابێ واتە بە هیچ شێوەیەک پێویستمان بەوەیە کە لە دەرەوە بێن بگرە بە پێچەوانەوە ئەبێ تەزدیرێکین واتە بێ هەناردەی شارەکانی ناوڕاست و خواری عراقی بکەین ئەوە بەنسبەت دەودوانە بەنسبەت شتەکانی تریشەوە بەڵێ گۆشتی سوور تا ئێستا ئێمە بەڵێ لە دەرەوە کەمێتێک هاورداکرێ بەڵام ئەتوانم بڵم لە حەوەژمانجی پێشەوە بەنسبەت پارێزگای سلێمانیەوە ئێمە هیچمان هاوردە نەکردو ئەوەی کە ئاخورەوەی کە بەڕێستان و هاوڵاتیانی خۆن ئەو بەرهەمی ناوخۆی و
هیچ کەمێتێک گۆشت هاوردە نەکراوە. زۆر زۆر باشە باشە. لەگەڵەوەی کە ببوورلانە لەگەڵەوەی کە ئەم کارگە زۆرانەمان هەیە لە هەندێک شوێن دانراون هەندێکیان مۆڵەتیانەیە ئێ وەکو بەڕێوەبەرایەتەکەی خۆتان تا چەند لیژنە دانراوە بۆ شوێنانە بۆی کە دڵنیایی بین بە هاوڵاتی ئێمە بەگشتی لە هەموو شوێنێک لیژانمان هەیە لە هەموو شوێنێک لە هەموو قەزاوناخەکانە لیژان هەیە ئەگەر نەتوانن کارەکانیان 100% وەکو سەرپەرشتی بەڕێک و پێچی بکەن ئەوە ڕاستە بۆ لەبەرەوەی ئەمانە پێویستیان بە ئۆتۆمبیلە و پێویستیان بە بەنزینەوە هەنێ مەساریفە بێ کە لەوەی وەزارەتەکە لەم کاتەیە توانای ئەومان نێت توانای دابریکردنی ئەو ژمارە ئۆتۆمبیلەمان نییە دیسانەوە بۆ هەموو لە قەیچی کشت و کاڵی کە پێویستی بە چەند ئەوەی بینین لێنەکانە بە تایبەتی ئەم مریشکانە کە ڕۆژانە وەکو پێویستیەکە لە ناو ماڵا بەکارەهێنرێ ئەم دەواجینانە هەم بەروبوومی هێلکانەیە هەم بەروبوومی گۆشتیشانەیە ئێمە ئەتوانین پشت بەم بەروبوومە ناو خۆیە بەستین و پێویستمان بە دەرەوە نەبێ بۆمان بێت بێگومان ئەوە بەرهەمێکی زۆر باشە لە ناوخۆیان پرۆژی زۆر جوان کراوە لەسەر ئاستێکی زانستی زۆر باڵا کراوە واتە ئەوەی کە تۆی بینی لە وڵاتانی دەرەوە ئەوروپا چەند پێشکەوتووە هەمان زانست و تەکنۆلۆژیا هێنراوە بۆ ئێرە ئێستا یەکێک لە پرۆژە زۆر گەورەکان کە لە پیرەمەگرونەوە دروستەکرێ بەرهەمی ڕۆژانەی گاتە 1.5 ملیۆن هێلکە پرۆژەیەکی یەکجار گەورەیە بە نزیکی 20 تا 30 ملیۆن دۆلاری تێچ ئەوە ئێستا ئەلحەمدولیلا وای کراوە ئێمە بتوانیمانە دەستی وە بەرهێنەر بینە ناو کەرتی کشت و کاڵەوە چکە کشت و کاڵ بەوە نەبێ نابژێتەوە ئێستا ڕێگایشکەی زانستیە لە جیهانە ئەوە بەکاردێت چکاگە بە ئامێری نەکەی بە تەکنۆلۆژیای نەکەی کە هیچ پێویستی بە عەقڵێک و باگراوندێکی زانستی هەیە ناتوانرێت هەموو شتەکان ئێستا هینەی ئێوە ئەوە تەکنۆلۆژیای ئەم نەقڵکردنە ئەوەی من پێی هاتوون تەکنۆلۆژیای واتان لە باری کشت و کاڵیشە ئەبێ بە ئامێر بکرێ واتە میکەنایز بکرێت کە میکەنایز کرا ئێتر بۆ وڵاتانی تر پێشەکەوێت ئێستا بارە میکەنایز کراوە و خەسخەسە کراوە واتە بە کەرتی تایبەت کراوە واتە ئێستا ئەوانە هیچ شتێک دەوازینێکی حکوومەت نییە هەمووی خەڵکە بەس حکوومەت کاری ڕێخستنەوە سەرپەرشتی لەسەر کاکشاڵە ئەمە وەڵامی ئەوە لە بەڕێستان وەرگرم بەرزی و نزمی نرخی هێلکە پەیوەندی بە چیەوە هەیە ڕەنگە لە ڕابردووە بۆ کارتۆنێلکە بە 30,000 بوو بێ لە ئێستا هاوڵاتی بکرە بە 60,000 ئەم نرخە بۆچی زیاکراوە لەسەری ڕەنگە لە ڕابردووە تۆ ئەگەر بوو دویستابایی 1000 هێلکە بکڕی 8 هێلکەی بکردای 7 هێلکەی بکردای بەڵام لە ئێستا 5 هێلکاکە ئەمانە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەوەیە کە لە وڵاتانی دەرەوە هێلکایان دێت هەرێمی کوردستانەوە یاخود چی هەنی یەکێک لە هینەکانی ئەوەیە کە لە وڵاتان دێت کاتێک کە شتێک لە وڵاتان هات بەرزونزمی نرخەکە لێەوە دەستکاریەکرێەوە تا و چەند هینی بکە و بێگومان هەموو شتێ هەروایە ئەنی تۆ کەمتر دەسەڵاتت باشە لە ڕابردووەکەوە هەرزانبوو لە وڵاتانی دەرەوە ناهێنرێت ئەوە هەر تەنها هۆکارێک نیە با ئەو بیستم ئەنی هۆکارەکانی تر ئێستا بەگشتی لە دوا کۆرۆناوە هەموو شتێک گران بوو لە جیهان یەکێک لەو بابەتانی کەوا گران بوو لەسەری علەفەکە ئەو علەفین لە 170 تا 72 تێچووی مریشک علەفەکەیەتی علەف بەگشتی پێکاتەکانی علەفیش هەمووی گران بووە کە گران بووە بە هەمان شێوە ئێتر چێتە سەر بەرهەمەکەش کە گرانە بێ واروها لێرە لەم حاڵەتە ئێمە شارەکان ناوڕاست و خواروی عراق بەرهەمیان نییە بەرهەمی هێنانی هێلکایان نیە ئیتر بەش هەر چۆنێک بتوێت بە ڕسمی هەر ڕوا بە قاچاق هەر ڕوا ئێتر واکە عەرز و تەڵەبەکە واتە لەو کاتە تۆ تەڵەب سابتە و زیادیشەکە چکە ڕۆژانە هاوڵاتیان دانیشتوان زیادەکە عەرزەکەش کەم ببێتەوە یاخو عەرزەکار ئەوەیە کە لەبەردەسا لەبەرەوە نرخەکەی وردەوە دەگران پرسیارێک لێرە بکەین کاکشاڵەوە لەبەرەوەی کە هاوڵاتیانیش دڵنیا بن لە زاری جەناب تۆ ئەم پەلەوەرانەیە سایبینی بە تایبەتی مریشک ئەڵێن لە ماوەیەکی کەمە بە دەرزیان کەن بە مریشکێکی 2 کیلۆیی بەڵام ئەو مریشکە بەستوانەی کەیت مریشکێکی تەندروستترن ئەنجامە باسی کۆمەڵە گرفتی کەیەکەن لەوانەوە بچێتە لایانی پێتەنەری و تەندروستیەکەی ئەومە ناچینەوە بابەتەوە تا چەند ئێوە لیژنەکانتان چاودێری ئەم بابەتاکە هەم ئەگەر مریشکەکە بە سروشتی خۆی گەورە بێت هێلکەیەکی تەندروستیشیە بێت بەڵام ئەگەر لە ڕێگەی دەرزی و پێدانی کۆمەڵە دەرمانی چیمیایی بێت دەوانێ مەخراج بێ بۆ تەندروستیە ئەوە من تەسەوڕەکەم شتێکی ڕاز نییەوە بۆی باش بزانم ئێمە لە هەموو دەوازینەواتە هەموو کەلگەیکی پەلەوەری دوو سەرپەرشتیاریە یەکیشیان تەبیبێکی بەیتەریە دانێکیشیان ئەندەزارێکی کشت و کاڵیە کە لە بارەکەی خۆیەتیوانە ئەگەر هینێ بێ بە راپۆرتێک لە شوێنێک شتێکی وامانە بیست تەبێ شایعات زۆرە دەعات زۆرە بۆ دانە دانەوە لێ بکرێ نەخێر ئەمری خۆی هەیە و لە کاتی خۆیان کە 45 ڕۆژی پێچوو ئەگەر بزانن گەشتوتەوەی بەرهەمە
ئیتر داواجنەکەی شکێنێت و دەسەکا بە فرۆشتنی جنا مەحاڵە ئەوە بە هیچ شێوەیەک بەکار نایە و پێ کاتەکانیش بەڕاستی ینی ئەو بەرهەمانی کە هینەکرێ مەسەڵەن با بڵێ علەفەی پێدرێ و ئالیکەی کە پیانە درێ لە ناوخوا زۆربەی بەرهەمێنرێ مچکە کارگەیەکی ئالیکی زۆریشمان هەیە ینی لە ناو پارێزگای سلێمانە خۆشبەختانە هەش کارگەمان هەیە ئێساش زیاد لە 12 کە لەژێر دروستکردنان ینی وای لێ دێ پێویستمان بە هیچ نەبێ هەر ئێساش پێویستمان پێینێ لە هەندێکیان هەنارداکەن بۆ شارەکان ناوڕاست و خواردی و عراق علەف هەنارداکەن من پێم بابێەوە ئەسڵۆساسی نییە بە دەرزی گەورەکرێنەوە وڵا بە شێویشی تەندروست گەوراکرێ بەڵام ئەو بۆ دڵنیای حاڵات ئەوە بۆ دڵنیای حاڵاتیان بەڵام ئەگە بمانەوە زیاتر پێویستی بە ڕێخستنەوەی بەڵێ ینی ئێمە وەخت خۆ ڕێنمایەکمان دەرکردکەوە چیلۆی بڵێن مریشکێک لە 2 کیلۆ لە 2 کیلۆ 600 زیاتر نەبێت لەو بینایە بێ بەڵێ هەتاوەکو بەرهەمەکە وەزنی کەمتر بێت تەندروسترە بێت باشترە بێت زۆر باشە ئێمە وەکو خۆت لە سەرەتای باسی لەوەکرد کە باز لە سامانی ئاژەڵەکەین پەلەوەر و گۆشتی سوور و هەروە ماسی ژەگرێتەوە با ئێستا واز لە پەلەوەر بێرین کە مەقسە لەسەر گۆشتی سوور بکەین لە ڕووی گۆشتی سوورەوە ئێمە توانین بەشی هاوڵاتیانی خۆمان داوی بکەین و ڕێگری لەوە بکەین لە وڵاتانی دەرەوە بێ هەروە لە ئێستاشە گۆشتی سوور لە وڵاتانی دەرەوە هاوردێرین دووسانەکە بە تایبەتریش سلێمانی ئێمە دوو هینمان هەیە دوو شایەتمان هەیە بۆی کە بڵین بەرهەمی ناوخۆ بەشی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی خۆمانەکە کاتێکە ڕفراندۆم کرا ئەوە بوو وڵاتانی دەوروبەر هەموو دەوازەکانیان لێداخستی پێش ئەوە بە لێشاوە هات حیوان ئێمە مانگانە پارێزگای سلێمانی 5,000 سەر جوانەگا و با بڵین ئاژەڵی گەورە هاتە ناو پارێزگای سلێمانی و بەحساب ئەبرا بۆ قەسابخانەکان و کە سەر بردرێمان دو لە پڕێکە بۆ ماوەی 7 بانگ لیان بڕین بەڵام کەسێکم دەبینیم بڵێ چیلۆی گۆشت وڵا ڕبع زیادی کردو یاخود 500 دیناری تەبع زیادی کردو لەسەری نەخێر دەرکەوت هەموو بەرهەمی خۆمانە بۆیە من پێم وابێ ئێستاش ئێمە ئەوە مانگی نوێیە ئێمە لە مانگی یەکەوە 9 مانگە پارێزگای سلێمانی 100 حیوانی هاوردە نەکردو لە دەرەوە ئێمە بە نیسبەت خۆمانەوە وڵا شارەکانی تریشە بۆمان نهاتوو یعنی لە دهۆک و لە هەولێر و لە ئەوانەوە نەهاتوو بە هیچ شێوەیەکی گۆشتگران نەبوو گۆشت لە شوێنی خۆی بوو کەواتە ئەمە دەڵال لەوە کە ئێمە بەرهەمەکانی ناوخۆمان بەڵە بەشی پێداویستی بازاری خۆمانەکات هەر لەبەرەوە ئەساسە ئێستا زۆر کەممان کردوەوە گە بێت و لەسەر وەرەقا بنووسینکەوە بۆ جەنابی وەزیرە نووسین ئەوە بۆ شێوەک لە شێوەکان ئەگە بێت و نەعگۆشتێک یا شتێک کە بێت لە دەرەوە کە بهێندرێ بەرهەمەکەمان وا لێ کردو بێن ئەو حیوانی کە دێ بۆ چێلگەکانمان بێ واتە بۆ پرۆژە گاوداریەکان بێ بۆم بس قەڵەوکردن باشە باسی چیەوە بکەین زۆر کات بۆ نمونە ئەو ئاژەڵانەی کە لە ناو قەسابخانەکانە سرە بڕێت و دڵنیاین و مۆری پێوەیە و گۆشتەکەی بۆ ناوخۆیە ئەم نرخانە کە باسی نرخەکەی بەڕێزەڵە لە ماوەی مانگیەکە و مانگی نۆ شتێک زیادی نەکردووە لە بەروی چاودێریان لەسەر لە هەندێک کۆڵان و هەندێک ناوچە هاوڵاتیان ئەڵێ وڵا لەم شوێنە گۆشت بە 10,000 بەڵام لێ گۆشت بە 16,000 ینی ئەمە جیاوازیەکی زۆر زۆرانی لەوانەیە بڵێ تۆزە لە نیوە کەمترە ئایا زۆر کە هاوڵاتیڵێ وەڵام من قەی ناکە شانزەکەی پێم لە بەرەوەی دڵنیە بەڵام زۆر کەسی کاڵە من دەی پێم بۆ لەوانەیە هەمان ئاژەڵ بێ پێم خۆشە تۆ باسیشیان بابەت دیارە بێگومان نرخی گۆشت ئەوەی جەناب تێڵێ زۆر ڕاستە لە زۆربەی شوێنەکانمە خۆم بینیمەوە کە سێنم کردو جیاوازێکی باشە ینی بەرچاو هەیە ینی کەمیش نییە بۆ چیلۆی گۆشت 5,000 یا 4,000 زۆرە بەڵێ ئەو جیاوازیە لە چیەوە دێ بەڕاستی یەکەمینیان ئەو لە قەسابخانە سەری نابڕێ پارەی لێ نایە ئەمە یەک دومینیان کەوتۆتە سەر شوێنەکان مەسەلەن ناو پارێزگای سلێمانی چکە شوێنەکە گەورەیە خەڵکەکەشی زیاتر ڕۆکاتە دوکانی قەسابەکان وەکو شوێنەکانی تر نیە مەسەلەن ئەطراف و سەجادەکانی تر نێمانە ئیتر لێرە تەحکومی سعرەکە چیکە ئێمە هەر وەخت خۆشی قسەیەک لەسەر ئەوە کرا ستا هەموو قەسابێک لە سلێمانی هەموو قەسابێکەوە دوکانی قەسابی هەیە ئەم حیوانە ڕاستەخۆن نابە بە قەسابخانەوەی نیکە نەخێر کۆمەڵەشکە هەن لەو بەینانە قەپانچیە واتە ئەمانە ئەچن لە مەیانی ئاژەڵ و لە لادێکان کۆیەکەنەوە ئەیبەن بۆ قەسابخانەکان سەرێ بڕن و دوایی هێنن ئەیەن بە قەسابەکان جا پارەیەکی زۆر هەیە لە بینانە لەو شێوایە ئەمە بۆتە کۆمەڵێکن ئەم کۆمەڵەش کەواتە هەنێ قازانجی خەنە سەر واتە چەند دەستێکە بڕێ ئەمە وای کردو لە ناو
قەسابەکانی ناو پارێزگاکانە یەک سێ پارێزگاکە زیاتر بێ بەزەوەی دەرەوە ئەوە نابینێ واتە ئەو دەستی دووە نابینێ یەکسەر شخصەکە لە خۆیەوە چ لە لادێکە ئەیکڕێت و چ لە ماڵەکەی خۆیان خو لە شوێنێکا سەرێ بڕێت واتە مەساریفانەی ناسێتە سەر کە مەساریفان نەچ و نرخەکەشی داوەزە بەڕاست زۆر باشە کاک شاڵا وەکو دوایین پرسیار بە پرسیارێکیش لەسەر سامانی ماسی بکەین سامانی ماسی لە ئێستا ئەتوانێت ئاستی بەرهەمی ناو خۆ دابین کای خۆ بەداخەوە سامانی ماسی نەخێر نەگەشتونێتە ئاستی خۆبژێوی بۆیە ئێستاش بە بەردەوامی لە وڵاتانی دەرەوە و لە شارەکانی ناوڕاست و خوارە عراق و بە پێچوانەوە لێەوە بۆ ئێمە دیاوایان ژماری کێڵگاکانی سامانی ماسیمان کەمە هەرچەند بە بەردەوام خەڵک دێ دروستیکە بەڵام لەبەرەوەی پێویستی بە ئاوێکی زۆرە ئەوە وای کردو بەڵێ تا ئێستا نەخێر نەمانتوانیوە بچینە لە ساڵ 1970. زۆر باشە دەستەکان خۆش بێت.